چونکە مامۆستایەک ئەگەر بە تەواوی دەست بە وەحی ڕەب العالەمینەوە بگرێ ئەبێتە مەشخەڵێک ئەبێتە ڕۆشناییەک بۆ ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بەڵام ئەگەر دینی لە پێناو بەرژەوەندی خۆی لە پێناو لایەنەکەی خۆی لە پێناو مەرامەکە و جیرفانەکەی خۆی بەکارهێنا ئەبێتە بەڵاو ئافاتێک بۆ ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکا پێشەوە ثەوبان لێ گەڕێتەوە عەزیزمانە فەرمێ صلی الله عليه وسلم: إنما أخاف على أمتي الأئمة المضلين. رواه أحمد وقال شعيب الأرناؤوط إسناده صحيح على شرط مسلم، ورواه أبو داود والترمذي وقال هذا حديث حسن صحيح، ورواه الدارمي. پیغمبر صلى الله عليه وسلم بآدات حصر تايبتي أكا دفرمي أوي كوا من زور ترسم هي لسر أمتكم، زور أترسم توشي أمتكم بي أفرمي بيشوايانيكي قمرا كرن، زانایانێکی وێڵ و سەرگەردانن کە گومڕا بوونا وێڵ بوونا سەرگەردان بوونا کار بە شەریعەتەکەی ڕەب العالەمین ناکەن و سەریش لە خەڵکی ئەشێوێنن، هیدایەت و تاریکایی تێکەڵاو ئەکەن، سونەت و بیدعە لە خەڵکی تێکەڵاو ئەکەن، حەڵاڵ و حەڕام لە خەڵکی تێکەڵاو ئەکەن، بكيف خويان آياتكان تأويلكن وتفسير أكن، بكيف خويان فرمايشتكاني پیغمبري خوا صلى الله عليه وسلم خوار أكن وسر لخلقي أشوينن، خلقي واي ليدي دلن سرمان ليشوا ونازاني بقسي كاميان كين كوملك روايات فرمايشي دروين لسر من بركان أخوين نوا بس بو أوي كوا رواج بلاينكي خويان وبفكركي خويان بدن، بس بۆ ئەوەی جەماوەر لە چوار دەورەی خۆیان کۆکەنەوە، بس بۆ ئەوەی ناو بانگێک دەربکە ڕەواج بە ظولومات و بە کوفر و بە شیرک ئەدا، بس بۆ ئەوەی مەرامەکەی خۆی و ئامانجەکەی خۆی بپێکێ حەڵاڵ و حەڕام لە خەڵکی تێکەڵاو ئەکا. ئەوە گەورەترین بەڵایەکە کە دووچاری ئومەتی پێغەمبەری خوا بێ صلی الله عليه وسلم، چونکە خەڵکی سادە و ساکار سەیری ئیمامەکان و پێشەواکانەکە، چونکە ئەوان چون لمنبرا پێشەوای خەڵکن لەسەر منبرا پێشەوای خەڵکن لە میحرابا پێشەوای خەڵکن، ئەواش خەڵکی بۆ دینەکەی خۆیان و بۆ شەرعەکەی خۆیان و بۆ حەڵاڵ و حەڕامەکەی خۆیان و بە واجباتەی دینی خۆیان ئەگەڕێنەوە بۆ لایوان.